دەنگی گەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لە ڕادیۆ دەنگی گەلەوە با یارمەتی هاوکارانم کەشتی هەواڵەکانی کاتژمێر دووتان پێشکەش دەکەین. بڕیارە کۆمیتەی وەزیرانی ئەنجومەنی ئەوروپا لە نێوان 15 تا 17 ئەیلول کۆبوونەوەی سێ مانگەی خۆی سەبارەت بە مافەکانی مرۆڤ ئەنجام بدە و جیاماژەشە لە مانگی ئەیلولی ساڵی 2024دا کۆمیتەی وەزیران ساڵێک مۆڵەتی بە دەوڵەتی تورکیادا بوو بۆ ئەوەی مافی هیوای ڕێبەرۆجەلان و حیاتی قەیتان و ئەمین گوربان و جوان بۆڵتان جێبەجێ بکە. لە ئێستادا لە کاتێکدا کە چەند ڕۆژێک ماوە ببێتە ساڵێک ڕێکخراوەکانی ئیسپانیا و سندیکاکانی پەروەردەی مادرید و کۆردیناسیۆنی پارتی پاکتۆ کۆلۆمبیا داوایان نا سەرۆکایەتی کۆمیتەی وەزیرانیان بۆر کردووە کە مافی هیوا جێبەجێ بکە. ئەم دامەزراوانە لا نامەیەکی هاوبەشدا کە ئاراستەیان بۆرگیان کردو ڕخنیان لا تورکیا گرتووە کە نەیتوانیوە بڕیارەکانی دادگای مافی مرۆڤی ئوروپا سەبارەت بە مافی هیوا جێبەجێ بکات و هەروە ڕێکخراوەکانی وڵاتی باسکیش کەتەلۆنیا گالیسیا و هەرێمەکانی دیکەی ئیسپانیا داوایان ئاراستەی کۆمیتەی وەزیران کردووە لە بەرامبەر تورکیا دەست بەجێ هەنگاو بنن. لە نامەکەیشدا ئاماژە با بڕیارەکەی دادگای مافی مرۆڤی ئوروپا لە ساڵی 2014 لە دۆسیەی ڕێبەر ئۆجەلان کراوە و جەخ لەسەرەوە کراوەتەوە کە دادگا ڕایگەاندووە کە سزای زیندانی هەتاتایی قورس بەبێ ئازادکردنی مەرجدار پێشلکردنی مادەی 3 پەیماننامەی ئەوروپایە بۆ مافەکانی مرۆڤ و داوای لا دەوڵەتی تورکیا کردبوو کە دەست بە چاکسازی یاسایی بکە. هەروەها دامەزراوەکان وێڕای ئاماژەدان بە وادەی 1 ساڵە با دەوڵەتی تورکیا بۆ جێبەجێکردنی ئەو بڕیارانەی کە دراون ڕخنەشیان لە هەڵوێستی دەوڵەتی تورک گرتووە کاوتبووی مافیوە سەبارەت بە دۆسی ئەو کەسانی کە سزای زیندانی هەتاتایان بەسەردا سەپێنراوە لە نێویاندا ڕێبەرۆجەلان ناگرێتەوە. سندیکا و ڕێکخراوەکان هەروە ڕایانگەیاند تورکیا وەک ئەندامێکی ئەنجومەنی ئوروپا و کاندیدێک بۆ ئەندامەتی لە یەکێتی ئوروپا دەبێت پابەند بێت بە جێبەجێکردنی ئەرکەکانی و داواشیان لە کۆمیتەی وەزیران کرد بە پشتبەستن بە بڕیارەکانی کۆبوونەوەی ئەیلولی 2024 هەنگاو بنێ. لەبەرچی کۆتایی ڕاگەیاندراوەکەشدا ئاماژە بەوە کراوە کە جێبەجێکردنی مافی هیوا گرنگە و جەختیش لەوە کراوەتەوە کە بانگەوازی 27 شوباتی ڕێبەرۆجەلان بۆ کۆتایی هێنان بە چالاکیەکان لا ژێرناوی پەکەکە و بەکارنەهێنانی چەک هەنگاوێکی گرنگ بوون لە پێناو دیموکراتیزەکردنی تورکیا و چارەسەری سیاسی پرسی کورد. دۆران کاڵکان ڕێگەیان ئەمینە ئەرجیەس پێشەنگی هەمەلایەنەی هێڵی ئازادی ژن بوو. لە چاوپێکەوتنێ لەگەڵ ئاژانسی ئەنەفە دۆران کاڵکان سەبارەت بە شەهیدبوونی ئەمینە ئەرجیەس دەڵێت ئەو فەرماندەیەک بوو کە لە هەموو بارودۆخێکدا خەباتی دەکرد و مەیدانی ئایدۆلۆژی کۆمەڵایەتی هێنایە ناو هونەر و هەڵویستێکی پێشەنگانی لا دژی تەسویەکردن نیشاندا. ڕوا دۆران کاڵکان ئاماژەی بەوەش کرد کە مرۆڤ چەندە باسی ئەو هەواڵانە بکات بەس نییە و ئاوەتیشی هەر شەهیدێک بۆ بزوتنەوەی ئازادی بوو بە ڕۆحێکی جیاواز و ئەوانش بوون بە ڕەمز. لەبەر ئەمە هەموو شەهیدانی ئازادی لە کەسایەتی ئەمینە ئەرجێستا لە بیرمان دەمێنێ. ڕوا دەشڵێت هەوار ئەمینە ئەندامی فەرماندەی ناوەندی هێژاستار بوو لە ئەنجومەنی فەرماندەی هەپەگەشدا بەشدار بوو. ئەو کچە لە هێڵی ئاپۆیدا هەزاران ژنی ئازادی خوازی ڕاهێنا و بەهای گەورەی بۆ خەباتی تەبگەری ئازادی خوڵقان. ڕوا دەشڵێ ئەمە قەرزداری ئەوێ. دۆران کاڵکان ئاماژەی بەوەش کرد کە ئەمینە ئەرجێس پێش پلانگێڕی نێودەوڵەتی پەیوەندی بە مەشقی سەرکردایەتیەوە کرد و دەشڵێت ئەو بە درێژایی تەمەنی خەباتێکی بێوچانی لادژی پلانگەڕی نێودەوڵەتی ئەنجامدا و هەموو هێز و لێهاتووی خۆی کۆکردەوە بۆ ئەوەی ئازادی جەستەی ڕێبەر ئۆجەلان بەدەست بهێنێت و خەباتی ئازادی خوازی سەرکەوتوو بێ. دەشڵێت هەرگیز دوودڵ نەبوو و هەرگیزیش لاواز نەبوو و پەیوەندی خۆی لەگەڵ هێڵی ئازادی ژنان لادژی تەسفیە خوازان بەهێزتر کرد و بە ئیمان و معریفە و ڕێخستنەوە هەڵویستی بەرامبەر بە تەسفیەکاران نیشاندا و لەسەر هێڵی ئاپۆی وەک پێشەنگێک پەیوەندی بە خەباتەوە کرد و لە کۆتاییشدا دۆران کاڵکان دەڵێت ئەو ژنێکی ئازادی خواز بوو.
ئەندامی کوردیناسیۆنی پاشک ئەڤیندار ئارارات لە بەرنامەی تایبەتی کاناڵی ستێرک تیڤیدا بەشداری کرد و پرۆسی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتێکی هەڵسەنگان. ئارارات لە قسەکانیدا سەرنجی بۆ ئەم خاڵانە ڕاکێشا وتی لە مێژووی تەفگەری ئازادیدا کۆبوونەوە و ڕێککەوتن و ئاگربەستی زۆر هەبووە، بەڵام هیچیان وەک پرۆسی ئێستا نەبوون. دەشڵێت داماڵێنی چەک هەمیشە دوا هەنگاوە، بەڵام ڕێبەر ئۆجەلان سەرەتا بڕیاری هەڵوەشاندنەوەی پەکەکە و وەستاندنی شەڕیی چەکداریدا و ئەمە جددیەتی ڕێبەرایەتی دەردەخا. دەڵێت بەڵام سەرڕای ئەم ڕێبازە استراتێژیەی ڕێبەرۆجەلان دەوڵەتی تورکیا و حکوومەتی ئاک پارتی ڕێبازەکەی استراتێژیان بە هەمان جددیەتەوە نیشان نەداوە و سەرڕای بانگەوازەکەی دەوڵەت باخچەلی و دیدارەکانی شاندی دەوڵەت و شاندی دەم پارتی، بەڵام لە ئێستاشتا گۆشەگیری بە هەموو شێوازەکانی لەسەر ڕێبەرۆجەلان بەردەوامە. لە بەردەوامیدا ئەڤیندار ئارارات دەڵێت پێویستە پارێزەران، ڕۆژنامەنووسان، ئەکادەمیسیەنەکان و لایەنە سیاسیەکان و کۆمسیۆنەکانی پەرلەمان بچنە لای ڕێبەر ئۆجەلان و بۆچوونەکانی وەربگرن، بەڵام لە ئێستادا کەس بۆی نییە بچێت تا ئێمراڵی. ئەڤیندار ئارارات دەشڵێت پێویستە دەوڵەت دەست بەجێ گۆشەگیری سەر ڕێبەر ئۆجەلان هەڵبگرێت و دەرگای ئیمراڵی بکاتەوە و مافی هیوا جێبەجێ بکرێت. سەبارەت بە مافی هیوا دەشڵێت ئەم بڕیارە 10 ساڵ لەمەوبەر لەلایەن دەمەمەوە دراوە و دەبوایە تورکیا گۆڕانکاری لای یاساکانیدا بکردایە کە مافی هیوا هەزاران زیندانی سیاسی دیکەش دەگرێتەوە، بەڵام دەوڵەتی تورکیا ئەم مافا پێشل دەکات. ئەڤیندار ئارارات لە کۆتاییشدا دەڵێت هیچ کەسێک ناتوانێت جگەل لە ڕێبەرۆجەلان پرسی کورد چارەسەر بکات و ناتوانێت ئاشتی بەدی بهێنێت. دانوستانکاری سەرەکی با ڕێبەر ئۆجەلان ناوزەت دەکات و دەڵێت لەلایەک حکوومەتی تورکیایەکە نوێنەرایەتی دەوڵەتی تورکیا و ئاکەپە دەکات و لەلایەکی تریشەوە ڕێبەر ئۆجەلانە کە نوێنەرایەتی ملیۆنان گەلی کورد دەکات. هەروەها لە بەردەوامی قسەکانیشیدا دەڵێت ئەگەر دەوڵەت ئاشتی و چارەسەری دەوێت و هەروەها برایەتی و خوشکایەتی نێوان گەلانی دەوێت، پێویستە ڕێبەرۆجەلان دەست بەجێ لە ئیمراڵی ئازاد بکرێت و ئازادی جەستەیی ڕێبەرۆجەلان مسووگر بێ. کۆمەڵی بنەماڵی شەهیدان کۆما و هێرشەکانی دەوڵەتی تورکی بۆ سەر گوڵکۆی گەری لا شەهیدەکان شەرمەزار کرد و ڕێگان ئەو هێرشانە نەکار ویژدانی گەلی کورد، بەڵکو ویژدانی هەموو مرۆڤایەتی بریندار دەکەن. جێ ئاماژەی دەوڵەتی تورک لەم دوایانەدا گوڵکۆی شەهیدانی هەرکۆڵی کە 63 گەری لای شەهیدی تێدا نێژراون بوردومان کرد و دواتر بە ئۆتۆمۆبیل زیانی با گۆڕستانەکە گەیان بە جۆرێک کە تەنها چەند بەردێک لە گۆڕستانەکەدا ماوە. بەڕێوبەری کۆما و باڕێگەی ڕاگەیاندراوێک هێرشەکانی دەوڵەتی تورکی شەرمەزار کردووە و ڕایگەیاندۆ ئێمە وەک کۆمەڵی بنەماڵی شەهیدان کۆما و ئەم هێرشانە پاتوندی شەرمەزار دەکەین و داوا لە دەسەڵاتداران دەکەین کە بەپێی یاسا و مافەکانی مرۆڤ و گردوون هەڵسو و کەوت بکەن. هەروە دەشڵێن پێویستە دەست بەجێ وێرانکردنی گۆڕستانەکان و ئاستەنگیەکانی بەردەم مەراسمەکانی پرسە ڕابگیرێت و ڕێز لە مافی یادکردنەوە پرسەی گەلەکەمان بگیرێت و هەروە دەشڵێن دەبێت ڕێگری لەم جۆرە هێرشانە بکرێت کە ئەم جۆرە هێرشانە زیان بە ئاشتی و پێکەوە ژیان دەگەێن. لە کۆتای ڕاگەیاندراوەکەیشدا نووسیویانە یادکردنەوەی شەهیدانمان شکۆی گەلەکەمان و دەبێت ئەم هێرشانە دووبارە نەکرێنەوە. سەبارەت بە بانگەوازی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتی ڕێبەرۆجەلان سیاسەتمەدارانی کورد دەڵێن سەرکەوتنی پرۆسی ئاشتی پێیوەستە بە جددیەتی ئەنقەرە و گۆڕانکاری لە سیاسەتەکانیدا. ماشی الحال پشتی پارتیا کارکرێ کوردستان خۆ حەل کرد ئەو تەژک ji bin گێوان ئەو حەجەت کشاند دەست بە خەباتێ خۆی سیاسی کرد گرێ لە قەتعا ji قلێچێ خۆی شەوتان ئەو حالەتی ڕەمزی بوو بەس ئەنو شەڕێ چەکداری خەلاص بوو بداوی بوو و تورک کەتن بێ حەقیقەتێ ئەنو شەڕێ چەکداری نەما گرێ لە طبعا تەخمین دکن وێ دەبژ سیلاحی خۆ بەرنەدە حتا تشکی بربچعب نەبینێ گابنی حقوقی گابنی دەستوری گابنی جواتی و گابنی سیاسی دهندره جواتا ترکی نبینه گریلا دبج موقعی خود برناد یعنی ام دبینن پیوستی سروکاتی پیوستی دی جبو برهما 52 سالا پیشتی شر چکداری پیوستی ها دیتنگه پیواژوی درباز بی قوناغ کی نه بده او قوناغانه جی پیواژوی اشتی و جواکا دموکراتیکه جبرولو سروکاتی سر ترکیز دکه جبو حمنه توانت تنه جبو پروژه کی جبو کردای
و پێویستیش بۆ دیرۆکێ ji بۆ زمینێکی ژێرهات دانین لێ ئەم دەبینن بەرەڤاژی وێ دەولەتا تورک حیا ئیرۆژی ئەم دەبینن تگاونی ئێوارێ پراتیک دێ نهاتیاوێتن تەنێ ئەم بێژن هەفدیتنێ سەرۆکاتی هەنێ ئەو شانداش بۆ سەرۆکاتی هم مالبات هم محامیە سەرۆکاتی دەرن و تشتێ ینی هەگاونی دیرۆکی هاتن ئاوێتن بەرەڤاژی ئەم بینن دەولەتا تورکی ینی نەگیاوێ ئاستا بوه برسفش بو مرحله پیواجویا آشیتیه یا گسروکاتی پیشخستیه. ڕۆژین مکریانی شرۆڤەکاری سیاسی لە لاپەڕی تایبەتی خۆی لە فەیسبوک نووسیوێتی ڕۆژی 16 ئەیلولی ئەمساڵ لە ساڵیاری شەهیدبوونی ژینا ئەمینی ئەکادەمیای ژینا دەکرێتەوە بە مەبەستی فێربوون پرسیارکردن و خاڵکردنی ئازادی بەیەکەوە و نووسیویشێتی ئەم هەوڵە بە کۆمەڵە یارمەتی دەردەبێت بۆ بەرەو پێشبردننی ڕۆحی ژنژیان ئازادی. هەروەها ڕۆژین مکریانی دەشل لەگەڵکردنەوەی ئەکادەمیای ژینا گفتوگۆیەک بە ئامادەبوونی شکۆفا سەخی نەستەران سارەمی نیلوفەر گۆڵکار و هاوژین بەقاڵی و سەردار سعدی و شاغ محەممەدی بە شێوەی ئۆنلاین بەڕێوە دەچێت. جاماژەیە لا 11 ئەیلولی ساڵی 2022 ژینا ئەمینی خەڵکی سەقزی ڕۆژهەڵاتی کوردستان لە هەتارانی پایتەختی ئێران با بیانووی پابەند نەبوونی با باڵاپۆش لەلایەن ئەفسەرانی پۆلیسی ئەخلاق بە بەکارهێنانی تونند و تیژی دەستگیر کرا و بەهۆی ئەشکەنجەدانی زۆری جەستەیی لە ڕۆژی 16 ئەیلول گیانی لەدەستا. بەو هۆیەوە لە سەرجەم شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران سەرهەڵدانی ژنجیان ئازادی سەری هەڵدا و لەسەر ئاسی ناوخۆی و نێودەوڵەتی کاردانەوەی بەرفراوانی لێکەوتەوە. دەستگای دیژە تیرۆر ڕاگەیاندراوێکی لەبارەی دەستگیرکردنی چەتەیەکی داعش لە سنووری کەرکووک بڵاو کردوێتەوە و ڕاگەیاندووە پاڵپشت بە دوواداچوون و زانیاری هەواڵگری ورد بەڕێوەپەرایەتی گشتی دیژە تیرۆر بە هاوبەشی لەگەڵ هاوپەیمانان و دەستگای دیژە تیرۆری عێراق سەیاد ماهر ئۆپەراسیۆنێکیان لە سنووری ناوچەی زاب ئەنجامداوە. دەشڵن لە ئۆپەراسیۆنەکەدا توانراوە تێرۆریستێکی داواکراوی داعش دەستگیر بکرێت کە داواکرا و کاری لۆجستی و سەربازی و پزیشکی لە ناو ڕێکخراوی تێرۆریستی داعش کردو و پەیوەندی لەگەڵ چەندین تاقم و بەندی ئەو ڕێکخراوە لە سنووری چیای قەرەچۆغ و سەرگەڕان و زاب و حەویجە و زەنجیرە چیای حەمڕین هەبووە. هەروە دەستگای دیژە تیرۆر ئاشکراشی کردو و تێرۆریستە بەشدار بووە لە هێرشکردنە سەر پۆلیس و سوپای عێراق و هاوڵاتیانی مەدەنی لەم ناوچە و مین و بۆمبی چێندراویان لەسەر ڕێگا گشتیەکان چاندووە و لە ئێستاشدا وەک شانەی نووست و لە سنووری زاب کاری کردو و چەندین چالاکیشی ئەنجامداوە. لە کۆتای ڕاگەیاندراوەکەش داهاتوە داواکرا و چەندین ئەندامی خێزان و کەسوکاری بە مادەی 4 تێرۆر دەستگیر کراون. بڕیارە ئەمڕۆ سەرۆکوەزیرانی قەتەر لەگەڵ سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ کۆ ببێتەوە و دواتر لەگەڵ مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا و هەروەها لەگەڵ جێدی ڤانس جێگیری سەرۆکی ئەمریکا و ستیڤ ویتکۆف نێردەی تایبەتی ئەمریکا لە کۆشکی سپی کۆ ببێتەوە. محەممەد بن عەبدوڕەحمان بڕیارە لەگەڵ ترامپ باسی هێرشی ئیسرائیل بۆ سەر دۆحە بکات جگەل لە دۆخی دانووساندن لەگەڵ حەماس. جاماژەی چەند ڕۆژێک پێش ئێستا قەتەر دووپاتی کردبەوە. هاوبەشی ئەمنی و بەرگریەکەی لەگەڵ ئەمریکا بەهێزترە لە جاران و ئەو هەواڵانەی ڕەت کردەوە کە دەڵێن دۆحە بەنیازی هەڵسەنگاندنەوەی پەیوەندی ئەمنیەکانە لەگەڵ واشنگتن. پەرلەمانی ئەوروپا با مەبەستی سەرنجخستنە سەر دۆخی غەزە داوای سزادانی بەسەر دوو وەزیری ئیسرائیل و ڕاگررتنی بەشی بازرگانی لا ڕێککەوتنی هاوکاری یەکێتی ئەوروپا و ئیسرائیل کرد. ڕەشنووسی بڕیارنامەکە لەلایەن سۆسیال دیموکراتەکان و سەوزەکان و گروپە لیبەراڵەکانەوە ئامادەکرا بوو بە 305 دەنگی بەرامبەر بە 151 دەنگ و 122 دەنگی بێلایەن پەسەند کرا. بانگوێرەی بڕیارنامەکە وەزیری دارایی ئیسرائیل و وەزیری ئاشتینەتەوەی ئیسرائیل بەهۆی هەڵویستە توندڕەوەکانیانەوە خرانا لیستی سزاکانەوە. هەروەها پەرلەمانی ئەوروپا داوای ئازادکردنی بێمەرجی بارەمتە ئیسرائیلەکان و هاوکات چەکدانانی حەماسی دووپات کردووەتەوە. هەرچەند بڕیارنامەکە پابەندی تێدانە بەڵام لە دوانەکانی ئۆرسولا فۆن دەر لایەن سەرۆکی پەرلەمانی ئەوروپا و کۆمیسیۆن نیشاندەریەوەن کە یەکێتی ئەوروپا هەڵویستێکی تونتر بەرامبەر بە ئیسرائیل دەگرێتە بەر و شێمانش دەکرێت کە سەپاندنی سزاکان قورس بێت. گەیشتینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاژمێرە بمێنن لە خێر و خۆشیدا.